گەلیێ لالشە نورانی دەستوردا پەدشایێ مەزن بێزدانی جوامێرشی خادی جانێ مبگۆری هاڵ ڤی گەلیدا حەد و سەددانی ئێگۆ بەهوەریا خۆپینانی ئەلسەرویت بێ ئێش و ژان و بارگرانی ئەو کەسێش هەر پێنج فەرزێن حەقیقەتەی پاراستی بێ و سەرپرا سەلاتێ کێمترین گونەهێوی بێ و دیوانە خۆدێوشی خادیدا جهێوی بهشتا باقی بێ جهێوی بهشتا باقی بێ. ساڵانە هەزارەهان کەسی ئێزدی قەستا جمەهیا لاڵشێ دەکەن لە دەستپێکێ ئەدگەهنە پڕا سەلاتێ خەڵک سێ جارە لویجی ڕەباز دەدا ئەدگۆر بیر و باوەریین ئێزدیە ئەو کەسێ گونەح کردبێ تێ تەعافۆکردن. ئەف دەستپێکە لاڵشیە ئەم هەر ساڵ تێنەوێ دەرێ ئەفرا سەڵاتیە ئەم تێ ڕەبازدن سێ جارە ئەم گونهێ خۆ دادوەشینن وێ دەرێ وەم وێ دەرێ زیارەتیت بن و منۆ سەرت کەبنە باڵە قوبا لاڵشێ. ئەبسەدان کەچ و ژنێن ئێزدیە ئێژی دەستێن داعش ڕزگار بووین قەستا لاڵشێکرێن هەندێک جوان ڕزگار بوویە جارایەکیە پشتی کارەساتە شنگالێ قەستا لاڵشێ دەکەن. ئەژی قوتابیەکەش قوتابخانەکە هەنیا سپیمە ئەم ئیرۆ هاتینە لاڵشێ ئەژی ڕزگار بوویە دەستێ داعشیمە ئەم ئیرۆ هاتینە لاڵشێ ئەم هاتینە بەر جەمای ئیرۆ گەلەکێ ڕۆژەکە خۆشە و وێ جەشنێ لێستخانێ هەمووی پیرۆز بکەم و تایبەتی دایکێت شەهیدە ئیرۆ هاتینە هیڤیەکێ بکەن هیڤیامە ئاوات ئەو دایک و خوشکێت ناوێت دەستێوان کافرادا زووترین دەم ڕزگار بن. ئەف فەڕۆین هەندروێ لاڵشێدە دەبێژنێتێ پەری ئەدگۆر بیر و باوەریین ئێزدیە هەر کەسی گرێک بۆ خۆلێدا وەکی خێر تێتە قبولکردن. لاڵشێدا ئەم تێن وەکو ئەم گرێکە کێلی بکن دام داخوازەکە خۆ بکن ئەو داخوازە مەژید جیتێ ئەلڤی لاڵشیدا ئەف جیهەکی مەقەدسا وەکو جیهێمە ئێزدیا جیهەکی کەڤنارە. ئەو کەسی ئێزدی بێ و قەستا لاڵشێ بکە جارایەکی فەرە لەسەروی بچێ سەر ئاوا کە هەنیا سپی ji aliyê jineka êzidîva tê temhûrkirin. Eva kanyaspiya cêmora mêrê êzidiya her kesanekî bêt xomor ket vê ava kanyaspî em cêwrên ilhêre em mor dikein em avê dê sê cara serê wan dakin dibêjin kanyaspî û helal ket û emrekî dirêj bêtewa û leşê we xweş ket û sax bên û dibê bela bin û duaya ser dibêjîn û بيجي خذي وبستري نتنو وكي قلتي ام بو ازدي شرق الشام ام دعاء البرفي داري ما ظن كاين وداش كتب بلغ بك ساعتد بابي كبني بيقولي خبر بده ومدي طالب كي رشش اورج بنياتي رابو راس لا شان قلت شوق نور ولا يوم وبلا باش نام بخير انا بخدي وشي خادي او كيمير بو خيبتات تزك بدانيه هيدي ای ولیکی مالایا باب منو هدیو ساڵانە بدەهان ئۆڵدارên ئێزدیە ji dervey welat têne cumehîya lalişê mawê heft roja xilmetê dikin. وبخرج از المانيا سكن وقتها اشقى اولادنا من المدايه تولي خبطه الشيخ هذه بما تولي بادري خرج جبر ومات حياكيش باش قندك يا باجارك يا هاتيا بدريم يقول جبهتنا يقول هندرو حتيقول قيمتي ولا ذاتي زانبي نابي خدمتي باكي جرانا سلمى امجي امي هاتنا بدي خدمتها خبوكن ام عاشقي خدمتها نابي شي خادمه كايفي ڕێ و ڕسمên herî girîngtirî ê cumehîya lalişêda berî şebakê tête swarkirin. Heft perî jî ji aliyê kesayetiyên êzidiya ve têne swarkirin. Laliş cihê herê pîroztirên êzidiya ye li Herêma Kurdistanê û Iraqê de salana
ماوەی هەفت ڕۆژە بریارە جڤاتە ڕوحانیە ئێزدیا هەموو ڕێوڕسمێن ئاینی لەوی جهی بڕێوە دەچێن. تەحسین قاسم، ڕوودا و لاڵێش.